سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتەوەی عازیزان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەرلەبەیانی ئەمڕۆی شەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. پشتیوانی قوتابیانی کوردستان لە بڕیاری خەڵک بۆ بایکۆتی هەڵبژاردنەکانی ڕژیم. بەڕێوەچوونی ڕێوڕەسمی ڕۆژی جیهانی زمانی دایکی لە بۆکان. بایکۆتی هەمایشی پیادەڕەوی حکوومەتی لەلایەن هاوڵاتیانەوە لە سنە. دامەزرانی دووربینی چاودێری لە شاری بۆکان. دیداری دایکانی شۆڕشی ژینا لەگەڵ بنەماڵەی هێمن ئاخ لە سنە. نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئاواتی گیانبەخت کردووان لەلایەن دایکانی شۆڕش لە بۆکان و بڵاوکردنی تراکت و دروشم و سیندش بە حکوومەت لە شارەکانی ئێران. درێژەی هەواڵەکان. پشتیوانی قوتابیانی کوردستان لە بڕیاری خەڵک بۆ بایکۆتی هەڵبژاردنەکانی ڕژیم. بە پێی ڕاپۆرتەی بەدەستمان گەیشتووە قوتابیانی کوردستان بە هەڵواسینی بەیاخی سوور بە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا داوا لە خەڵک دەکەن هەڵبژاردنەکانی مەجلیسی ڕژیم بایکۆت بکەن. هاوکار لەگەڵ نزیکبوونەوە بە کاتی هەڵبژاردنەکانی مەجلیسی شۆڕای ئیسلامی و خۆبرەکانی ڕێبەری لە ئێران، حیزب و لایەنە سیاسیەکان و خەڵکی ئازادی خواز بڕیاری بایکۆتی شانۆی هەڵبژاردنی ڕژیمیان داوە. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتووە کچان و کوڕانی شارەکانی سنە، سەقز، بۆکان و چەند شاری دیکە بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا بە یاخی سوور لە نێو کۆڵان و شەقامەکانی شاردا هەڵەواستن و داوا لە خەڵک دەکەن بەشداری لە شانۆگەریەکانی کۆماری ئیسلامی نەکەن. بەشداربوونی و چالاکیانە هەروەها بە نێر و وێنەی تەبلیغاتی بربژێرەکان دەسووتێنن. بەڕێوەچوونی ڕێوڕەسمی ڕۆژی جیهانی زمانی دایکی لە بۆکان. ڕۆژی پێنجشەممە سێی ڕەشەممە ڕێوڕەسمێک لەلایەن ناوەندی فەرهەنگی و فێرکاری بەیان بە بۆنەی دوێ ڕەشەممە ڕۆژی جیهانی زمانی دایکی لە شاری بۆکان بەڕێوەچوو. ڕێوڕەسمەکە بە کورتەباسێک لەسەر گرنگی زمانی دایکی لەلایەن مامۆستا هێمن ئیسماعیلپور دەستی پێکرد و پاشان بە ڕێزگرتن و پێدانی بڕوانامە و پەرتووک بە دەرچوانی ئەم خولە نوێی ڕێنووس کۆتایی هات. پێشوازیکردنی خەڵکی چەشمیێری مەریوان لە هاتنی بەهار و نەورۆز. ڕۆژی هەینی چواری ڕەشەممە خەڵکی ئاوایی چەشمیێری مەریوان بە بۆنەی هاتنی بەهاری کوردەواری و نزیکبوونەوە لە نەورۆز لە دەوروبەری ئەو گوندە مەراسمیان بەڕێوە برد. بە پێوی دوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە ژنان و پیاوانی ئاوایی چەشمیێری مەریوان بەشداری بەرینیان کردووە لە ڕێوڕەسمی هاتنی بەهاری کوردەواری و نزیکبوونەوە بە نەورۆزی ئازادی و لەگەڵ بڵاوکردنەوەی مۆسیقا هەڵپەڕکەیان کردووە و شای خۆشیان بەڕێوە بردووە. بایکۆتی هەمایشی پیادەڕەوی حکوومەتی لەلایەن هاوڵاتیانەوە لە سنە. ڕۆژی هەینی چواری ڕەشەممە بەرپرسانی وەستانی کوردستان بە بۆنەی نزیکبوونەوە بە کاتی هەڵبژاردنەکانی مەجلیس هەمایشی پیادەڕەویان بەڕێوە برد، بەڵام لەلایەن خەڵکەوە پێشوازی لێ نەکرا. بە وتەی هاوڵاتیان حکوومەتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی بۆ بازارگەرمی هەڵبژاردنەکان هەمایشی پیادەڕەوی بۆ بنەماڵەکان ڕێخست بوو، بەڵام خەڵکی شۆڕژگەر بایکۆتیان کرد و تەنیا بنەماڵەی هێزە نظامیەکان و کارمەندانی دەوڵەتی تێدا بەشدار بوون. دامەزراندنی دووربینی چاودێری لە شاری بۆکان. بە پێی هەواڵی گەیشتووە ڕژیمی سەرکوتگەری کۆماری ئیسلامی لە شاری بۆکان دەستی بە دامەزراندنی دووربینی چاودێری لەسەر شەقامە سەرەکیەکانی ئەو شارە کردووە. بە وتەی ئەو نیشتمانیان ڕژیم لە شاری بۆکان خەریکە لە هەموو ئەو شوێنانەی وەک خۆیان دەڵێن لە ساڵی ڕابردوودا کانونی شۆڕشی ژینە بووە دووربین دادەنێ و بە پێی زانیاریەکان هەموو دووربینەکان لەلایەن ئیتلاعاتەوە چاودێری و کۆنتڕۆڵ دەکرێن. دیداری دایکانی شۆڕشی ژینا لەگەڵ بنەماڵەی هێمن ئاخ لە سنە. ڕۆژی هەینی چواری ڕەشەممە 1402 هەتاوی دایکانی شۆڕشی ژینا لە شاری سنە سەردانی بنەماڵەی حەمید ئاخ لە چالاکانی مەدەنیە و شارەیان کرد کە ڕۆژی چوارشەمە بەهۆی جەڵتەی دڵەوە لە وڵاتی ئەڵمان ماڵاوایی لە ژیان کردبوو. لەو ڕێوڕەسمەدا دایکانی شۆڕشی ژینا بە دانانی تاجە گوڵینە ڕێزیان لە ماندووبوون و خەباتی دەیان ساڵەی حەمید ئاخ کرد.
حەمید ئاخ لە چالاکانی ناسرا و دڵسۆزی کوردستان بوو کە بەهۆی چالاکیەکانی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانی سنەوە بانکێشت و بەردەوام لەژێر گوشار و هەڕەشەدا بوو. ناوبراو سەرەتاکانی ساڵی 1402 بەهۆی بەشداری لە ڕێوڕەسمی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شارەکانی سنە، دێولان، سەقز و بۆکان و ڕفاندنی سیاندامی بنەماڵەی دادخوازان لە جادەی نێوان سەقز بۆکان هەوڕێ لەگەڵ هاوژین و دوو منداڵەکەی ناچار بە کۆچکردن بۆ دەرەوەی وڵات بوو. ئەو بنەماڵەیە لە شۆڕشی ژیان ئازادی و هەروەها ناڕەزایەتیەکان و مانگرتنی مامۆستایانی سنە بەشداری چالاکانەیان بووە. نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئاواتی گیانبەختکردووان لەلایەن دایکانی شۆڕش لە بۆکان. ڕۆژی هەینی 4 ڕەشەمە دایکانی شۆڕشی ژینا لە شاری بۆکان چاویان بە یەک کەوت و پەیمانیان لەگەڵ ئاواتی هەموو گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و بەرابەریدا نوێ کردەوە. بە پێوێ دوانەی بەدەستمان گەیشتووە دایەمینا سوڵتانی دایکی نەمر شەهریار محەممەدی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا سەردانی بنەماڵی وەفا زەرباری کردووە و پەیمانی لەگەڵ ئاواتی ڕۆڵەکانیان نوێ کردوێتەوە. هەروەها دایکانی ئاشتی ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری بۆکان بە بۆنەی 2 ڕەشەممە ڕۆژی جیهانی زمانی دایکی سەردانی بنەماڵی گیانبەختکردوانی شۆڕشی ژینایان کردو بەڵێنیاندا ڕێگا و ڕێبازی ڕۆڵەکانیان درێژە پێبدات. سەپاندنی سزای زیندان بەسەر بریندارێکی شۆڕشی ژینا لە مەهاباد. حسێن حسێنپور هاوڵاتی خەڵکی مەهاباد و لە بریندارانی شۆڕشی ژینا لەلایەن دەستگای قەزای ڕەژیمەوە بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرا و بە پێی بڕیاری دادگای 11 مانگی بۆ جێبەجێ دەکرێت. حسێن حسێنپور لە ڕێکەوتی 6 خەزەڵوەری 1401 لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شاری مەهاباد بە تەقەیەزەکانی ڕژیم چاوی ڕاستی لە دەستە. ناوبراو سەرەتای مانگی خەرمانانی ئەم ساڵ لەلایەن هێزەکانی وەزارەتی ئیتلاعات لە جادەی نوراباد بۆ شیراز دەست بەسەر و پاش لێپرسینەوە بۆ زیندانی عەدڵاباد گوازرایەوە. حسێن حسێنپور کۆتایی مانگی بەفرامبار بۆ زیندانی ژمارە 2 شیراز ڕاگوێزرا و لە ماوەی بەندکرانیدا چاوی ئیلتیهابی کرد و لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کرا. جێگەی ئاماژەیە کە جەلسەی دادگایکردنیە و چالاکە مەدەنیە مانگی سەرماوەزی ئەم ساڵ لە شاری نوراباد بەڕێوە چوو و ناوبراو بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندان سزادرا. کوردبوونی 60% ئەوانەی لە ژێر ئەشکەنجەدا گیانیان لەدەستاوە. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ لە ساڵی 2023 زاینی بەلانیکەم 23 بەندکراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا لە ژێر ئەشکەنجە گیانیان لەدەستاوە. بە پێی راپۆرتە لە ساڵی ڕابردووی زاینیدا 9 بەندکراو بە شێوەی گوماناوی لە زیندانەکانی کۆماری ئیسلامی گیانیان لەدەستاوە و 11 بەندکراوی دیکەش بەهۆی ئەشکەنجەی سەرکوتگەرانی ڕژیم گیانیان بەخت کردووە. هەروەها 2 بەندکراویش پاش ئازادی بە شێوەیەکی ناڕوون گیانیان لەدەستاوە. بە پێی ئامارە 60% قوربانیان بەندکراوانی کورد بوون. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچەی عەمەڵیاتی لاوان. کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە ناوچەی عەمەڵیاتی دوورگەی لاوان ڕۆژی هەینی 4 ڕەشەمە لە ناڕەزایەتی بە جێبەجێنەکرانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی بەڕێوبەرانی ناکارامە پەرداختی سەنەواتی خانەنشینی هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی گەڕانەوەی و بڕەپارەیە کە لە ساڵانی ڕابردوو وەکوبات لە سەراغدەستەکانیان کەم کراوە گەڕانەوەی سربەخۆی بۆ سندوقی خانەنشینی پێرسۆنێلی سەنعەتی نەوت چاکسازی لە پێدانی لانیکەمی حەقدەست و بەکردەوە دەراتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت بوون. بڵاوکردنی تراکت و دروشم نووسین دژ بە حکوومەت لە شارەکانی ئێران. بە پێی هەواڵی گەشتوو لە 2 ڕۆژی ڕابردوودا گەنجانی شۆڕژگەر لە شارە جۆراوجۆرەکانی ئێران با بڵاوکردنی تراکت و نووسینی دروشم دژایەتی خۆیان لەگەڵ کۆماری ئیسلامی نیشانداوە. کچان و کوڕانی شۆڕژگەر لە شارە جۆراوجۆرەکانی ئێران بە بڵاوکردنی تراکت و ئاگردانی بەنێری بربژێرەکان داوایان لە خەڵک کردووە بە هیچ شێوەیەک لاڵبژارنەکانی ڕژیم بەشداری نەکەن و ڕێز لە خوێنی بە ناحەق ڕژاوی گیانبەختکردوانی شۆڕش بگرن. لاوانی ئازادیخواز و بەرابەری تەڵەب بە نووسینی دروشمەکانی سزای 3 دارە ڕابگرن، تومات ساڵحی و هەموو بەندکراوانی سیاسی ئازاد بکەن،
ئیعدام ڕابگرن ئەمە هۆشدارە نەکخواهێژ و قەسەم بە خوێنیاران ئەگەر ڕێینەوە سەر شەقام دژایەتی خۆیان لەگەڵ کۆماری ئیسلامی دەربڕی. و دوایین هەواڵمان سەبارەتە بە ڕێپێوانی ناڕەزایەتی کەشاوەرزان لە ئیسفەهان. ڕۆژی هەینی 4 ڕەشەممە کەشاوەرزانی ئیسفەهانی لە ڕۆژهەڵاتی ئەو پارێزگایە بە بۆنەی نەدانی حەقاوە خۆپیشاندانیان کردووە. بە پێی راپۆرتەکان کەشاوەرزانی ڕۆژهەڵاتی ئیسفەهان لەگەڵ نزیک بوونەوە بە وەرزی بەهار چاوەڕێی پێدانی حەقاوە بوون تاکو چاندن دەست پێ بکەن. بەڵام بەرپرسانی پارێزگای ئیسفەهان وەڵامی داواکاری کەشاوەرزیانیان نەداوەتەوە و جوتیاران بە ڕێپێوان و وتنەوەی دروشم تووڕەیی و نەفرەتی خۆیان لە کۆماری ئیسلامی نیشانداوە. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و کامەرە.